تاکە شوێنە بەڕاستی کە دەیتە ژوورەوە هەز ناکەی نەخۆشی. ئەگەر پێم بڵێ منداڵەکەت ئینشەڵا خوای گەورە سەلامەتی بکە پێم بڵێ کاتنە ژوورەوە و بۆ شێوازە بینیتان چاستێکتان هەدروست بەڕاستی دەستی جەناوی دکتۆر محەممەد خۆش بێ تاکە شوێنە بەڕاستی کە دەیتە ژوورەوە هەز ناکەی نەخۆشی هەز دەکەی دەی لە بۆ پیاسەکردنێک لە بۆ حەدیقەیەک لە بۆ جەوگۆڕینێک بە تایبەت لەبەر منداڵەکانیش کە دێنە ژوور بەڕاستی ئەو کەشە و ئەو سەوزایە و ئەو جوانیە دەبینن یعنی ئەو ترسیان نابێت عادەتەن بەڵێ زۆر عادەتەن منداڵ ترسی هەیە بەڕاستی لە چوونە دکتۆر بەڵام تایبەت ئێرە کە دویتە ژوورەوە منداڵە هەز ناکاتێتە دکتۆر ینی وا هەز دەکا کە بێتە باخچەیەک بێتە پارکێک بێتە شوێنی چووە بەڕاستی باشە پێشنیارت چێ بۆ دکتۆرانی کە بۆ شێوازە نیە وڵاهی بە تایبەت دکتۆرەکانی منداڵان ینی پێویستەوە بێ بەڕاستی چکە تەجروبەمان هەیە و منداڵمان هەبوو هەموو لایەک منداڵیان هەیە منداڵ کە دەچێتە لای دکتۆر ترسی هەیە بەڕاستی بەڵام ئەگەر کەس و شوێنێکی وا دکتۆرەکان بتوانن دروستی بکەن باش دەبێت پێویستە بۆ منداڵن بەڕاستی